یانزەیەمین فستیواڵی ساڵانەی تەندروستی لە پارکی ئازادی بەڕێوە چووە ماوەی 2 ڕۆژەی پێچووە و زۆر هۆشیاری باش لەسەر بابەتی تەندروستی پێشکەش بە هاوڵاتیان کراوە بێگومان زۆرجار لەم فستیواڵانە ئەبینین هەندێک پشکنین بە تایبەت بێ بەرامبەر بۆ هاوڵاتیان ئەنجامەدرێت بەوا کات زۆر جار ئەگەر هاوڵاتیەک خوا نەخواستە سەر کۆبوون منە بەرزی پستانی خوێنی بوو بێت شەکرەی بەرز بوو بێت هەل لە ڕێگەی ئەم بەشداری و پشکنینانەوە بۆی دەرکەوتووە کە گرفتی هەیە ئیتر لەوە بەدوا زیاتر ئاگاداری خۆی بۆ ئەمە زۆر زۆر هەنگاوێکی باشە بۆی کە وردە وردە ئێمەش زیاتر لەسەر جستەی خۆمان و تەندروستیمان بەرچاوڕوونی هۆشیاریمان هەبێ جا تەرزە بڕگەیەکی مەدانی ئامادە کردووە یان بابڵش بڵێن بڕگەیەکی میدیایی بەیەکەوە بینەری ئەم بڕگەیە بین هەندێک زانیاری لەسەر ئەم یانزەیەمی فستیواڵی تەندروستی ساڵانە لە شاری سلێمانی بێگومان دەستانەکە لێبێت بێگومان هەمیشە و بەردەوام ئەنجامدانی چالاکیە زانستی و تەندروستیەکان جگەلەوەی بۆ بەرەو پێشچوونی زیاتری خوێنکارانە لە بوارە تەندروستیەکەی خوانە و لە هەمان کاتە هەڵبەت خزمەتگەیاندنی زیاتری چارەخوازانە بۆ ئەوەی هۆشیاری زیاتری تەندروستی وەربگرن و ڕاستەوخۆ بێنە ئەو جێگەیانی کە چالاکی تەندروستیتیا ئەنجامەدرێت بۆ ئەوەی بتوانن پشکنینەکان ڕاستەوخۆ لێرەیە بکەن بۆیە یانزەیەمین فستیواڵی تەندروستی لە پارکی ئازادی بەڕێوە دەچێت بە بەشداری 90 خوێنکاری کۆلێژی پزیشکی گشتی تێدا بەشداریان کردووە و بە ئەنجامدانی چەندین پشکنینی تەندروستی کە دوجار ئەچینە لای خوێنکارەکان و با خۆیان باسی پشکنینەکان بکەن و باسی گرنگی و ئەنجامدانی چالاکیەکان بکەن بە خۆشحاڵیەوە کاکە ئاریا وەکو خوێنکاری کۆلێژی پزیشکی گشتی لەگەڵمانایە و ڕێکخەری سەرپەرشتی فستیواڵەکەشا کاکە ئاریا گەربێتە لای من سڵاو لێ بێتەوە کاتت باش بێ هەربا لەوە دەست پێ بکەم یانزەیەمین فستیواڵی تەندروستی جیاوازیەکەی چییە لەگەڵ فستیواڵانی ساڵانی ڕابردووە؟ سەرەتا ئەم فستیواڵێکی هەمانە ئەتوانین بڵێنە 4 ساڵانی پێشوە ئەو شتانی کە زانیمانەوە دەرفەتەیە دۆزیمانەتەوە بۆی کە باشترێت دەکەین تاوان هەموو ساڵێک فستیواڵە کرێت هەر کردوشمانە ئەمە یازدەمین فستیواڵی ساڵانی تەندروستیە هەرکە لەلایەن ڕێکخراوی ئایفمەسەوە بەڕێوەدراوە ئەم ساڵ کە فستیواڵەکەمان کردووە هەڵمانیاوە کە بتوانین پشکنینی تازەتر بینەنەوە هەر لە هەمان کاتەکە بێ بەرامبەریش بێت و لە هەمان کاتیشە هۆشداری بۆ نەخۆشیەکانی کە لە ئێستایا باون وەگلەوەی کە هەر ئەوە بە نەخۆشیێک بێکە بێنین و تا توانیشمانە کۆشکەکانەوە پێی توانە زیاکردەوە باسی پشکنینەکانم بۆ بکە و پشکنیانەی کە ئەنجامەدرێت چی و چین و خوێنکارانیش 90 خوێنکار بەشداریان تیا کردەوە ئەو پشکنیانەی کە هەمان لێرە پشکنینی دانە پشکنینی چاوە پشکنینی زەختی خوێنە پشکنینی جۆری خوێنە لەگەڵ پشکنینی غودەیە لەگەڵ چەندین شتی ترکە هەمانە هەموو ئەمانە بێ بەرامبەرن نێرە و لەگەڵەوەی هۆشداری بۆ چەندین نەخۆشی کە هەمانە تر ئەو نەخۆشیانی کە باون و کە خەڵک زانیاری بێ سەرسەریە بێت و لە هەمان کاتیشە چالاکیمان هەیە بۆ مناڵانە ئەگەویستیان بێن لێرە چەندی چالاکیمان هەیە بۆیان پرسیارواڵامان بۆیان ئەو شتانی کە هەمان لێرە هەموو تەمەنێک و ئاستێکە گرێتەوە کە بتوانە خەڵکە بەخێر بن زۆر سپاس دەستی خۆش بەڕێزن مەمنون زۆر سپاس بە خۆشحاڵیەوە خوێنکارێکی دیکەی کۆلێژی پزیشکی گشتی لەگەڵمانایە کاکەژیر بابزانین ئامانج و مەبەستی ئەم فستیواڵە لە زاری خۆیەوە گوێبیستی ئەبین کاکەژیر بەڕێزیشتان بێنە لای من پێم بڵێ ئامانجی بەشداریکردنی تۆ لە فستیواڵی ساڵانەی تەندروستیە خۆی لە چی ئابینێتەوە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ئەمانجی ئێمە ئەوەیە هەم خۆمان بەرەوە پێشبین هەم کۆمەڵگەیەکی تەندروست بنیاد بنین کە خەڵکی هۆشیار بکەینەوە دەربارەی نەخۆشیە تەندروستیەکان هەروەها خوێندکارەکانی خۆشمان پێ بگەێنین چونکە ئێمە پێش ئەم فستیواڵە هەموو خوێندکارەکانی خۆمان لەلایەن پزیشکی پسپۆڕەوە وانیان پێوتراوەتەوە ڕاهێنراون بۆی کە بتوانن ئەم فستیواڵە بڕێوە بن کەواتە ئەم فستیواڵە دوو ئامانجی سەرەکی هەیە ئامانجی یەکەمیان پێگەیاندنی خوێندکارەکانی خۆمانەوە بەرەو پێشبردنیانە لەلایەنە تەندروستیەکەوە هەروەها ئامانجی دووەمیش ئەوەیە کە کۆمەڵگەیەکی تەندروست پێک بهێنین کۆمەڵگەیەک پێک بهێنین کە خەڵک هۆشیار بێت و بابەتە تەندروستیەکانیان چۆن بڵێ بە جۆرێک لە جۆرەکان بابەت تەندروستیەکانیان لا ئاسان بکەین و خوا نەخواستە ئەگەر تووشی نەخۆشیەک ببن بتوانن بە ئاسانی وەری بگرن و بزانن سەردانی چ پزیشکێک و چ پسپۆڕیەک بکەن دەستیەوەش خۆش بێ زۆر سپاس ئەچینە لای بەشێکی دیکە لەو خوێنکارە خۆشەویستانەی کە ئەمڕۆ لێرە بەشداریان کردووە سڵاو لێ بێدەم کاتت باش ئەم کاتی تۆش باش بەخێر بێ سەرچاو مەمنون لە یانزەیمین فستیواڵی تەندروستیە تا چەندە ڕێنوێنی تەندروستی ئەگەێنن بە
چارەخوازان. بەخێربن سەرچاو ئێمە کو نەخۆشخانەی ئاساییەوە دەوڵەتی سپۆنسەری سەرەکی بووین لەم فستیڤالەیە کۆمەڵێک پشکنینی زۆر کۆمەڵێک ڕێنمایی زۆر کۆمەڵێک هۆشداری زۆر بۆ هاوڵاتیان و چارەخوازانی ئەزیز دائەنرێت و پێشکەش کراوە هەڵبەتە کۆمەڵە کارتی داشکانی زۆریش بۆ هاوڵاتیان بەبێ جیاوازی هەموو ئەمانە لەم فستیڤالەیە. زۆر سپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش بەڕێزی. هاوکارم هەندێک لە وێنەکانمان بۆ بگوازێتەوە بابزانین چارەخوازان سەردانی ئەم فستیڤاڵیان کردو ئەیانوێت لە نزیکەوە پشکنینەکان وەربگرن با بچینە لای ئەم بەڕێزە سڵاوتان لێبێت زیستان بەخێربێن یاخوا چاوەکە من سەلامت ڕاستەوخۆ پێم بڵێت چ پشکنینێک بۆ چارەخوازان ئەنجامەیەن ئێمە ئەم کۆشکی ئێمە تایبەتە بە دیاریکردنی جۆری خوێن یعنی لەم کۆشکە بەسەوە دیاریەکەین کە گروپی خوێنەکە چییە و پێتەڵین لە کۆشکەکانی کەش زیاتر بەردەوامە بین و پشکنی زیاترمان هەیە تەنیا بۆ دیاریکردنی گروپی خوێن بەڵێ بەتەئکید بەس گروپی خوێن دیاریەکەین سەلامەت زۆر سپاس دەکەم بە خوێنکارێکی ترتان وەرگرم پێم بڵێ ئەم چالاکیانە تا چەندە گرنگ و پێویستە بۆ ئێوەی خوێنکاران بەڵێ ڕاستەکەی وڵی ئەم چالاکیانە بەتایبەت بۆ خوێنکارانی کۆلێژ و پزیشکەکان گرنگە چکە ئەزمونێکە بۆ خۆمان تێکەڵاویمان لەگەڵ خەڵکە قسەکردنمان لەگەڵ خەڵکە و هەروەها بڵاوکردنەوەی زانیاری و ئاگاداری لەسەر نەخۆشیەکان و فەحسانەی کاکرێ بۆ خەڵک سپاس نمونەتان زۆر بێت بە هەندێکی تر لەو کۆشکانەی تر بەسەر بکەینەوە و هاوکاری شمێنەکانم بۆ بگوازێتەوە بۆ ئەوەی بتوانین زۆرترین بەشداربوو لێرە وەربگرین با بچینە لای بەشێک لەو بەشداروانی کە لێرەن سڵاوتان لێبێت ببورن ڕاستەوخواست مەلاتان سڵاو خۆتان بناسێنن خوێنکاری چ قۆناغێکن و چ پشکنینێک ئەنجامەیەن ئێمە من شخصیان هانۆ حەسەنم خوێنکاری قۆناغی مەرحەلە دووەم ساڵ ئەمیش باریا باشە ئەمڕۆ ئێمە کۆشەکەمە لە دەرباری نەخۆشی بیرچوونەوەی نەخۆشی زاهامەری پێڵین کۆمەڵێ ئێمە هاتین هۆشیاری بڵاوکەینەوە بۆ ئەو کەسانی کە بۆ کەسانی کە ترسیان هەیە کە خۆیان توش ببێتن یاخود کەسانی چواردەوریانەوە خزمەکانیان کە توش ببێتن ئەمانەوەی هۆشیاری بڵاوکەینەوە کە لە چ تەمەێکەوە دەست پێەکە چۆن دەست پێەکە نیشانەکانی سەرەتای چۆنین بۆی کە کەسانەکان بەرچاوێکی بەرچاویان ڕوو بێتەوە لە نەخۆشی کە زیاتر لێ تێ بگەن کۆمەڵێ فەحسمان هەیە کە بۆ تەرکیزە یەکێک لە نیشانەکانی سەرەتا ئەم نەخۆشە تەرکیز کەمبوونەوەی تەرکیزی کەسەکەیە بۆ شتەکانی چواردەوریان بۆ ئەم نەوافۆ فەحسانە دەستێوەش خۆ بۆ هیوایی بتوانن زۆرترین چارەخواز ئەو کەسانی کە کێشەی خوانەخواستە کێشەی لە بیرچوونەوەیان هەبێ بتوانن بێن سەردانی ئەم جۆرە چالاکیە تەندروستیانە بکەن و بۆ ئەوەی لە نزیکەوە ڕێنمایی دروستی وەربگرن هەندێکی دیکە لەو بەشداروانەی دیکە وەرئەگرین کە سەردانی ئێرەیان کردووە بابینە لای ئەم بەڕێزە سڵاوت لێبێ بۆچی حەزت کرد سەردانی ئەم چالاکیە تەندروستیە بکەیت ئەم چالاکیە تەندروستیانە خۆی لە خۆیان زۆر گرنگە بۆ کەسانی بەتەمەن و بۆ هەموو کەسێک بەتایبەتی بە تەمەنەکان بۆ هەموو چینجوژە بۆی ئاگایانە تەندروستیان بێ و تا زۆفرای خۆیان بکەون وەکو چارەخوازێک تا چەندە خۆت پزیشکی خۆتی و لە هەمان کاتە پشکنینەکانیش ئەوەی کە پزیشکانی پسپۆر ئاماژەی پێکەن بە 6 مان جارێک یاخود جاری وای بە ساڵێک هەندێک لە نەخۆشیەکان پشکنین بکەین تۆ تا چەندە ئەو پشکنینانە ئەنجامی وڵات تا ئەوکو خۆم 4 مانگ جارێ 5 مانگ جارێ بەبەردەوام پشکنی خۆمەکەم بۆی زوفریای خۆم کۆمەگەر شتێک لە بەرز بنەوەمە هەبێت شەکری خوێن بێت سەخت بێت پشکنینی چیت ئەنجامیە شەکرە جا نەتیجەکەی دەرنەچوە شەکر و باشە خۆت بەڵێ باشم یانی وەدەمی خۆم هەبێ باشە بۆ هیوای هەموو کات باش بیت و ئینشاءڵڵا پشکنینەکەش ئەنجامێکی باشی ئەبێت دەست خۆش سپاس بۆ بەشداریکردنتان با بچینە لای هەندێکی دیکە لەو کۆشکانەی دیکە کە لێرە پشکنینەکان ئەنجامەیەن بۆ چارەخوازان و بۆ ئەو کەسانی کە لێرە ئامادەن ئەچینە لای هەندێکی تر لە خوێنکارە خۆشەویستەکان سڵاوتان لێبێت سڵاوش بەخێربن پێم بڵێ سپاس دەکەم ئێوە پشکنینی چی ئەنجامێن بۆ چارەخوازان لێرە پشکنی نییە لەم بەشە بەڵام چیە هۆشداری ئێن لەسەر دڵ و نەخۆشیەکانی دڵ و لولەکانی خوێن وەکو خۆتانزان نەخۆشیەکانی وەکو جەڵدەی دڵ زەخت یاخود جەڵدەی مێش وەکو جەڵدەی دڵ جەڵدەی مێش و هەروەها
زەخت زۆر باوە لێرە ئێمە باسێکین کە چۆن ڕێگری لێ بکەوەوە چۆن ئەم نەخۆشیانە بناسینەوە بە حکمی ئەم نەخۆشیانە لای خۆمان زۆر باون بۆ زیاتر فۆکەسە خینە سەر ئەوانە وەروە باسیەکین کە چۆن ڕێگری بکەیت و لەگەڵیشە باسی ئەوە ئەەکەین کە چۆن بیان ناسیتەوە وەرا هەنێک چارەسەری بچووک ئەتوانین پێیان بڵێن بەڵام زیاتر ئێمە ڕەچاوی ئەوکەین کە دکتۆری پزیشکی پسپۆر ببینم. خۆش بێت بەو هیوایی ئێوەش بتوانن لە چالاکیەکانە زۆرترین سوود بگەێنن بە تەواوی ئەو چارەخوازانی سەردانی ئێرەکەن با بچینە لای ئەم خاتونەش سلااو لێ بێ خاتونگیان سلااو لە تۆشام کاتە لە تۆش باش خۆشویست پێم بڵە پشکنینی چی ئەنجامێ وڵی هیچ زەخت خۆت زەختە چۆنە؟ زەختم تقریبا یاریەکە بەستر خۆم لە ماڵە متابعەکەم و عیلاجی خۆم ئێستش حەزم کرد لای ئەمانیش بیکردمەوە. ویستم پرسیاری ئەوە بکەم وەکو چارەخوازێک تا چەندە ئەم چالاکیانە هانی تەواوی چارەخوازانەیە بۆ ئەوەی پشکنینەکان ئەنجام بن یاخود نەخێر بە پێچەوانەوە چارەخوازان گرنگە هەموو کات و ساتێک ئاگاداری ئەوە بن و پشکنینەکانیان لەبیر نەچێتەوە پشکنین پێخۆشحاڵین بەدانانی ئەم چالاکیەکەدایان لاوە زۆر متاحم من لە دوێنێ کە پێم زانێ و کوڕەکەم تایەتی در حەزم کردو هاتوم بەشدار بووم لەگەڵیانە و بەڵێ دەستی ئێوەش خۆش بێت بەشداریکردنت وەک ئەبینین چارەخوازان زۆر دڵخۆشن بەوەی کە ئەم جۆرە چالاکیانە زیاتر گرنگی پێچێت بۆ ئەوەی بۆ پەڕی هۆشیاری زیاترەوە زیاتر ئاگاداری باری تەندروستی خۆیان بن و ئاگاداری ئەو نەخۆشیانەش بن کە زۆر کاتەیە ڕوبەڕووی جەستە ئەبێتەوە بۆ ئەوەی خۆیانی لێ بپارێزن. سلااوت لێ بێت؟ سڵاو لە تۆ بێ ئەمڕۆ هاتووی بۆ چ بەشێکی ئەم چالاکیە تەندروستی؟ وڵای پێم خۆشە ئەو شوێنانەی کە فەحسەکانی تیاکرێت تاقی بکەمەوە هەندێک فەحسی پێویستە فەحسی غودە فەحسی شەکرە ئێستا لە کام کۆشکایی غودە بەڵێ سوودت وەرگرت لە پشکنینەکە؟ جارە پشکنینەکەم بۆ نەکراوە ناجارە بۆم نەکراوە. چۆن ئەیبینی ئەم چالاکیانە تا چەندێک گرنگە بۆ تەواوی چارەخوازان سەردانی ئەم چالاکیانە بکەن؟ ئەڵبەتە دەستخۆشیان یەکەم یەک وەکەوەی ئەزمونێکە بۆ ئەوان بەرکەوتیان لەگەڵ زۆرترین خەڵکا بێت دوو بۆ هەوڵاتیانیش ئەم جۆرە چالاکیانە پێویستە چکە هەندێک کەس هەیە ڕەنگە ئیمکانێتی ئەوەی نەبێ یان دەرفەتی بۆ نەگون جێ بچێتە تاقیەکانەوە یان بۆکو ئێرە فۆڕێکی پێ نەدرێ بتوانێت هەموو پشکنینەکان بە دوای یەکا بکات. بەڵێ دەستی تۆ خۆش بێ زۆر سپاس دەستخۆش با بچینە لای بەشێکی دیکە لەو چالاکیانە کە لە 11مین فستیڤاڵی تەندروستیە بەشداریان کردووە ئەچینە لای ئەم بەڕێزانش سڵاوتان لێ بێتم کاتت باش بێگەر بەڕێزت بیتە لای ئێمە سپاس دەکەم خۆتان بناسیێنن پێم بڵێت چالاکیەکەتان چه چالاکیەکی تەندروستی بۆ چارەخوازانە زۆر باشە بەخێر بن تۆشەکی مناو مەلەندە لەلایەن ڕێکخراوی ئایفمسوانێ خوێندکاری خوێناغی سایکۆلۆژی پزیشکین لێرە لە مێزە تایبەتمان کردەوە فریاگوزاری سەرەتایی باشە ئەم بۆکسانە شەرنیە بزەبوو لەم بۆکسانە بێ بەڵام هەر گرنگە بۆکسی فریاگوزاری سەرەتایی لە هەموو ماڵەکە هەبێت پێکاتەکانی ناویان بەگشتی هەمان شتە بەڵام ئەوەی لێرەدا عادەتەکەی فەرقی هەیە چکە بۆکسەکان گەورەترە لێرەدا باسی ئەو ئەکەین ئەگەر کەسێک لە ماڵەوە خوا نەخواسە تووشی حاڵەتێک بوو بۆ نمونە برین بێ یاخود شکان بێ یاخود سووتان بێ هەر حاڵەتێکی تری فریاگوزاری سەرەتایی پێویست بێت فێریان ئەکەین چۆن باندجەکە ببەستن و چۆن تاقیم بکەنەوە ئەو شوێنە و بەو شێوازە. باشە چارەخوازان تا چەندە ئەم جۆرە چالاکیانە بەلایەنەوە گرنگە ئەو لەوەی کە سەردانی ئێوەیان کردووە؟ بەڕای من هەر هەمویان چیرۆشێکیان پێ ئەو زۆر جوانە هەر کەسێک گێت بۆ ئێرە چیرۆکێکی هەیە خۆی باسەکە ڕۆژێک لە ڕۆژان بەسەریان هاتووە غەڵەتەکان ئەبینەوەن و ڕاستەکان ئەبینەوەنە زۆر خۆش ئێمە ئەوە بینین کە فێر ئەبن لەبەر چاومانە چۆن ڕاستی بکەنەوەن ئەو خەڵەتە و لەبین بۆ نمونە لەبەردەممانە برینێک بپێشنەوەوانێ ئەو زۆر گرنگە بەڕای ئێمە. زۆر بێت و سپاس بۆ بەشداریکردنتان بێگومان چالاکیەکان زۆرن ئەبینین کۆشکێکی زۆر لێرە هەیە تایبەت بە فستیڤاڵی تەندروستی بۆی هیوادارین هەر چارەخوازێک هەم ئاگای لە تەندروستی خۆی بێت هەم پشکنینەکانی بیر نەچێت بۆ ئەوەی پزیشکانی پسپۆر و هەم خوێندکارانی کۆلێژی پزیشکی گشتی ڕێنمایی زیاتر ببەخشن بە چارەخوازان لەوەی کە هەر نەخۆشیێک ڕوبەڕویان ئەبێتەوە بتوانن
چارەخواز بە زووترین کات هۆشیاری تەندروستی وەربگرێت و ڕێنمایی تەندروستی لەوانە وەربگرێت بە هیواین هەموو لایەکتان ساغ و سەلامەت و تەندروست باش بن و هیچ کات پێویستان بە دا و دەرمان نەبێت و سەردانی نەخۆشخانەش بەکەمترین کات بتوانن سەردانی نەخۆشخانە بکەن بۆ ئەوەی ڕوبەڕووی نەخۆشیەکان نەبنەوە هیوای کاتێکی خۆش بۆ مولایەکتان